تۆ لە مەقسەدی بابەتەکە تێنابێت وەکو وایە کەسێک حکایەتێکت بۆ دەگێڕێتەوە بۆەوەی شتێکت بۆ ڕوونکاتەوە فکرێگەیە لە ڕێگە حکایەتەکەەوە بۆ ڕوونکاتەوە کەچی تۆ حکایەتەکەەوە گری و بە شوێنە بڕۆی بیری لای فکرەکە نەبێت وەکەوەی کە من لە عینەکە و حکایەتێککە باسم کرد باسی باوکەکە و منداڵەکان تۆ بێ لە جاتی ئەوەی بیلەوە بکەیتەوە کە من ئەمە دەمێت فکرەکە ڕوونکەمەوە لە ڕێگەی و حکایەتەوە تۆ خەیاڵە بۆ ئەوە پرسیارە باوکەکە تەمەنی چەند بووە ئەرێ کوڕەکە کامیان ئەوەی کە لە لای باوکی بۆ ئەویان بچووکەکەیان بۆیە ئەوانی تر کە باوکەکەیان بەخێو نەکردووە بیت لەم مەوزوعانە بکۆڵیتەوە وەکەوەی مانگاکەی بەنی ئیسرائیل کە دەڵێ مانگایە بکەن بەخێر ئەڵێ ڕەنگەکەی چۆن بێ ینی دەچنە ناو حکایەتەکەەوە ئەوەی کە هەیە ئەوەی کە هەیە ئەسلی مەوزوعە لە ڕێگەی ئەم باسانەوە هینە ینی ئەمە بۆ ئەمە دەکەن چونکە فعلەن نایان نەوێ ئەوەی کە لە ناو ئینەکە هەیە شتێک ئەساسەکە هەیە بیبیسن ئەمانە جۆرەکە لە ڕاکردن دەچی لە بیستنی ئەساسەکە لەبەرەوە تۆ هەر شتێک دەبێت چی بکەیت دەبێت فعلەن بگەڕێتەوە بۆ ئەساسە بەبێ ئەو ئەساسە ئەمە نازانی بۆ وایە ئەمە لە کوێوە هاتووە ئەم حکایەتە لە کوێوە دێنێت ئەسە بۆ نمونە و حکایەتی هەر لەم هینا دێنێت باسی مهندسێک دەکا بینایەکی دروست کردووەکە هەموو تەوازنی بیناکە لە ناو خشتێکا بووە ئەگەر خشتەکە دەربێنی هەموو بیناکە دەڕوخێت ئەمە ئەو دێنێتەوە بۆ مەوزوعی هەماهەنگی بۆ ئەوەی کە کاتێک یەکێک لەو شتانە وەزیفەی خۆ جێبەجێ نەکرد لە کۆی سیستەمەکە چی دەبێت خەلل دروست دەبێت ئەو هەماهەنگیە تێک دەچێت ئێستا دوای ئەوەی زانیمان هەر بوونەوەرێک قودراتی تایبەتی خۆی هەیە و بەم قودراتانە ئەم قودرەتانە هەویەی ئەو دیاری دەدەن و وەزیفەی ئەو دیاری دەکەن ئەم قودراتانە حەسەبە بیرکردنەوەی ناسب بەو بوونەوەرە دەڵێن ئەو بوونەوەرە ئەنی خۆیەتی بەڵام بەچی دەبێت بەخۆی تەوان بە تەفعیلکردنی قودراتەکان چونکە تا قودراتەکان تەفعیل نەبێ ئەم شتە چییە هیچی پێوە دیار نییە و هیچ لێ دیار نییە هیچ ڕۆشن نییە ئەم شتە چییە دەبێت قودرەتەکان فعال ببن اینجا چییە ئەم شتە هەویەی خۆی دیاری دەکات بوونی خۆی دیاری دەکات دەڵێ من ئەمەم لە ڕێگەی چەوە لە ڕێگەی تەفعیلکردنی قودراتەکان ئەگەر قودراتەکان تەفعیل نەبوون هەرمانەوە یانی چی ئێمە لە بەردەم شتێکی شاراوە و نادیارە و ئەوەی دەبێت بێتە دەرێ ئەم شاراوەیە ینی وەزیفەی هەر بوونەوەرێک لە بوونەوەرەکان حەسەبە ناسب ئەوەیە کە ئەوەی شاراوەیە چی بێت بێتە بوون و ئاشکا بێت وەوە شاراوەیە چییە ئەو ئیمکانیات و قودرەتانەیە کە خاصەتانەیە کە لە بوونەوەرەکە تایبەتمەندی ئەو بوونەوەرەی پاراستووە و جیا کردووە لە چی لە بوونەوەرەکانی تر و وەزیفەیەکی تایبەتیشی پێداوە کە بەوانی تری نەداوە جا لێرەوە ئەو دێتە سەر چی اینجا سەر دێتە سەر ئەوەی کەواتە مادا قودراتێک گەیە لە هەموو شتێکا دەبێت تەفعیل بکرێەوە دەبێت ئەوەی شاراوەیە ئاشکرا ببێت دوو شتمان هەیە لێرە جۆرێک لە قودراتەن ئیرادەیەک هەیە ینی ئەو پێناڵە ئیرادە دەڵێ ئەو بە شکلێکی جەبری ئەمانە چی ئەم قودرەتانە فعال کراوە یانی وەکۆ وایە کەسێک پلاکەکەی داگرستانی بێت و ئەمە ئیشکە ینی لە ئیشکردنانە قودرەتانە بە خۆیان چین لە ئیشکردنان یانی خراونەتە ناو ئیشەوە لەبەرەوە ئەمە چییە ئەم قودرەتانە بە شکلێکی جەبری ئیش دەکەن ینی اختیار نییە لەوە کە ئیش بکەن ئەوان کە هەن لە ناو چین لە ناو ئیشان بەڵام کۆمەڵی قودرەتی تر هەن ئەوانە لە ناو ئیشانین ئەم قودرەتانە دەبێت بخرێن ناوچی ناو ئیشەوە ئەمە چی دەوێت ئیرادەیەکی دەوێت کە بتوانێت ئەم پلاکە داگرسێنێ ئەم توانایە چالاکە کاراکات جا لێرەوە ئیتر ئینسان جا دەبێتەوە لە چی لە باقی شتەکانی تر بوونەوەرەکانی تر کە بوونی ئینسان لەسەر ئازادی دامەزراوە کە ئەم تر ئاماژەی پێ دەکات لە ئاخر لە باسەکەیە کار دەڕوا دەرەنجامە دەگاتە ئەو ئەساسە حەقیقەیە کە بۆ ئینسانەیە ئەویشی ئازادیە یعنی ئەوەی کە ئینسان لە بوونەوەرەکانی تر جا دەکاتەوە چییە ئەوەیە کە ئینسان ئازادە کاتێکام ئازادیەی لە دەستدا چی دەبێت لە ئینسانیت دەکەوێت دەچێتە ناو چیەوە دەچێتە ناو ئەوەی کە جەب منتیقە جەبریەکەەوە کە خۆی خراوەتە ئیش پێویستی بەخرانە ئیش نییە
ئەمە خۆی خراوەتە ئیش و چالاک کراوە جا ئەو لێرەوەی تر دێچی دەکا ئەو مۆزوعی جەبر و اختیارە کە دوو مستەلەحن لەناو علمی کەلامی ئیسلامیە بە درێژایی مێژوو توزانم قاڵەقاڵی لەسەر کراوە ناکرێ بڵێم گفتوگۆ قاڵەقاڵ و دەمەقاڵەی لەسەر کراوە ئەم لێرە ئەومان نیشان دەدا کە لە قورئانە ئەسڵ مۆزوعی جەبر و اختیارە ڕوشەکان جەبر لەگەڵ اختیار نییە ئەم دووشتی تر دێنێتەوە مسەخەر و مبتەلا ئەوەی کە ئیبتیلا دەکرێت جا مبتەلا کەسەکەی ئەوەی کە خراوەتە ناو عینەکەوە ئەم بۆ کە مبتەلا دێنێتەوە لە بەرامبەر بە مسەخەر دایدەنە مسەخەر ئەو پێی وایە ئەم مسەخەر چییە بوونەوەرێکە خۆی ئیرادەی نییە لەوەی کە قودراتەکانی چالاک بن هەر خۆیان چین چالاک بوون و لە خزمەتان و خۆشی ناتوانێت ڕایان گرێت ئەمانە چین ئەوانەی کە قودراتەکانیان بە خۆیان ئیرادەیەک چالاکی کردوون و ئیتر دای ناون لە ناو ئیشان ئەمانە چین ئەمانە مسەخەرن ئەوانەی مسەخەرن یانی چی یعنی ئەوانن کە لە پێناو شتێکی تران خۆیان کە مادام ئینیان نەبوو ئیتر ئەو کاتە ئامانجەکەیان نەیان دێ اختیاریان نەبوو یعنی ئەو ئیشەیان نابێت کە قودرات چالاکەن کەواتە ئەمانە چین ئەمانە تەنها لەناو چین لەناو ئیشکردنان و ئەمانە لەو بوونەوەرانە نین کە ئیرادەی چالاککردنی قودرەتەکانیان ئەمانە لەم کاتا ئیتر چی دەبنە بوونەوەرانێک کە چین کە ئیشە لەناو ئیشان بوونەوەرێکن کە هەن بۆ ئەوەی ئیشکەن نەک ئیش دەکەن بۆ ئەوەی ببن هەن بۆ ئەوەی ئیشکەن یعنی لێرەوە کە ئاوا بوون دەبنە چی دەبنە وەسیلە وەسایل وەسایلیش چی نییە جەوهەری نییە ئامانجی نییە بۆچی چونکە خۆی بەکار دێنرێ بۆچی بۆ ئامانجێ یا ئەمانە ئەو دێت ئەوانەیە قودرەتانەی کە هێنن ینی خۆیان لە ئیشان و ئینسان ئیرادەی ئینسانیان پێویست نییە بۆی بکەونەیش دێ لە سەرەتاوە باسی ئینسان دەکا و لە ڕێگەی هەر ینی جۆرەك لە ئەناتۆمی شیتەفکاری بۆ شیکردنەوەی ئینسان بە شێوازێک ئینسان شی دەکاتەوە و لە ڕێگەی هەر ئینسانی شەوە چی دەکا هەوڵ دەدا ئەو شیکردنەوە و پارچانەی ئینسان کە مشتەرەکن لەگەڵ بوونەوەرەکانی ترا دیاریان بکە و یاساکانیش دیاری بکە بۆ نمونەک جەستەی ئینسان مادیە و عالەمێکیشەیە عالەمی مادیات و ئەم عالەمی مادیات یاسا بەپێی ئەو دەڵێ سنەنی فیزیکی ینی قوانینی فیزیکی دەڕوا بەڕێوە و ئەم قوانینانە جەبرین بۆ نمونە تۆ ئاو دەکەیتە سەر ئاگر هەر دەبێ بکڵێ ئەمە قانونێکی چییە فیزیکی جەبریە و ئەمانە هەر بە جەبر ئاوانەمان ئەم قوانینە ئەمانە ئەڵێ ئینسان جسمی ئینسان لێرە ئینسان لە شوێنەکە مشتەرەکە لەگەڵ چیە مەحکومە بۆ قوانینە فیزیکیانە کە قوانینی تەسخیرین کە ئیبتیلایانتیان نیە کە تەسخیرین یعنی لێرە تاقیکردنەوەکە نییە لێرە ئەوەی بوونی ئینسان لەناو ئەمانە دەرناکەوێت چونکە ئەمانە بۆ خۆیان چین محکومن بەو هێنانەوە خۆشیان لەناو ئیشان و تەسخیرین طبعا دوایەوە دێتە سەر چی دێتە سەر ئەو تەصنیفاتێکی تایبەتی هەیە و ئەم تەصنیفاتە لە شوێنی تر هەیە بەڵام ئەم لە ڕاستیا ئەوەی کە ئەم تەصنیفاتەی سوودی لێ وەرگرتووە ئەوەیە کە ئەو توانیویەتی ئەم مەوزوعی قودرەتمەندی و مەوزوع ئیراد اختیار و وەکو خۆی دەڵێ تەسخیر و ئیبتیلایە بێنێتە ناو تەصنیفەکەەوە ئەوەی گرنگە تەصنیفەکە نییە تەصنیفەکە ومان دەزانین فەرەزان ئەوە بەردە بێگیانە لە دوای بەردار و دەختەیە کە ناجوڵێتەوە بەخۆی قودرەتی جوڵەی نەقلەی نییە ینی لە شوێنەکەەوە بچێ بۆ شوێنێکی تر و هینیشی نییە چاوی نییە ببینەوە حواسی نییە بەڵام لە دوای ئەو چی دێ حیوان دێ کە حواسی هەیە لە دوای ئەوش کە ئینسان دێ کە علم و ئیرادەی هەیە ینی ئەمانە تەصنیفاتێکن کراون بەڵام ئەمە دێنێتەوە بۆچی بۆی مۆزوع ئیرادە و اختیار و ئیرادەمان بۆ چی بکە بۆ ڕوون کاتەوە کە یانی چی ئینسان
مخيرة يعني ودارای اختياره يعني مختار إنسان جاوە قانونە فیزیکەکان جەبرین طبعا ئەوی تر ناو دەنە قانونی گەشەکردن نموو ئەوەی کە لە چی هەیە لە گیا و حیوانات و طبعا ئەمە مەوزۆی قانونی گەشەکردن پەرەسەند و ئینکردن و وەچەقستنەوە ئەمە لە چیشە هەیە لە ڕۆکیشە هەیە و لە حیوانیشە هەیە و لە ئینسانیشە هەیە طبعا ئەم قوانینان قوانینی بایۆلۆجی ئەوانیش چی ئەوانیش جەبرین ئێستا فەرەز هەنێ ئەمە دڵمان خۆی لە ئیش هەیە قودرەتێک نییە ئێمە بیخێنە ئیش هەناسەدان خۆی چییە لە ئیش هەیە یانی شتێک نییە ئەمە وەڵا هەناسەدانوان بخێنە ئیش بینین خۆی لە ئیش هەیە جا لەویان لەشت دێنێتەوە دەڵێ ئەوەی تەبەن هینەکە ئەوەی نەشونماکردنەکە گیا و ئەوانەش دێنێتەوە کە گیا ئەینی تیانە زیندوێتی تایە وەکو ئینسان بەڵام حواسی تیانە حیوان حواسی تایە ینی جۆرێکی تر لە خاصێتی تایە قودرەتمەندی تایە تامان بەپێی قودرەتمەندیەکەی کە هەیەی چی دەگۆڕێت وەزیفەکەشی دەگۆڕێت ئێستا بۆ نمونە لە بەردا قودرەتی گەشەکردن نیە و مەسوول نییە لەوەی نەوە بخاتەوە یعنی وەزیفەکەی دەگۆڕێت کاتێکە گیا ئەم قودرەتی تایە حسب ئەم قودرەتە چی دەکات بەڕێڕەوی خۆیان دەڕوا و ئیشی خۆی دەکات کاتی حیوانات حواسی تایە ئەو کاتە چییە ئەم حواسش ئیشی خۆی دەکات تاوان حواسەکان مەوزوعی چاوە گوێیە جا ئەو دەڵێت ئێستا دەنگێک گەیەتوە ئەم دەنگە دێت دەیبیستیتەوە هەر ئاوا چاوت بەر شتێکەوت دەیبینی تامێک بەرزمانت کەوت تامی دەکەیت دەڵێ ئەمانە چین ئەمانە کۆمەڵە قوانینی جەبرین هەر دەبێ وابن کەواتە لە حیوانیش گیاوگۆڵیش مادەش لەژەر چیان لەژەر کۆمەڵە قوانینی جەبرین هیچ اختیارێکیان نییە لێرە اختیار نییە بڵێ ئەم ڕێگایە دەگرم یا ئەو ڕێگایە دەگرم لەکوێوە اختیار نیە لەوە کە قودراتەکانیان مخەیر نین لەوەی کە قودراتەکانی خۆیان بخەنە ئیش یا نەخەنی اینجا طبعا دوای ئەوە دێتە سەر ئینسان ئاڵێ کاتێک کە ڕوح دێتە ناو ئینسانەوە ئەو کاتە کۆمەڵە قودراتی تر و خاصەتی تری تیادوو دەبێ کە لە چیانە کە لە حیوان و نەبات و جەماداتە نییە ئەویش چییە کۆمەڵە هێزە دیاری دەکا ئەم هێزانە طبعا جیازی معرفەن لە لای ناسر جیازی زانین و لە عینی کاتیشا جیازی کارکردنیشن زانین و کارکردنیش ئێستا بابینە سەر ئینەکانەوەی کە ئەو هێزانەی کە ئەو باسییان دەکە یەکەم جار تەمان باسی بەسەر دەکە تەوان بەسەر عین نییە ئێستا حیوان بەسەری نیە حەسەبە ئەمەی ناسە بێڵێ بۆ بەسەری نییە چونکە قودرەتی ئەوەی نییە لە عالەمی بینراوەکانە ئەکا و پێ دەڵێ عالەمی شەهادە ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن بتوانێت ڕەفت لە نێوانیانە بیستە وە لە دەرەنجامی بینینی ڕووداوەکان بتوانێت دەرک بەو یاسایانە بکە کە وای کردووە ینی کە ڕێڕەوی کارکردنی ئەم ئیشە دەرۆز دیاری دەکەن ئەو ڕەوتی جوڵەیە ئەو یاسای جوڵەیە کە ئەم شتە جوڵەی پێ دەکات بەڵام مرۆڤ کاتێک کە سەیری ئەمە دەکات دووبارەی دەکاتەوە بەرەبەرە ڕەفت دروست دەکات لە بینەوە معلوماتە چی دەکات لە دەرەنجامە قودرەتی ئەوەی هەیە یاساکە ببینێ یاساکە ببینێ تەمان یاساکە بە چاو نابینێ بە چی دەبینێ بە بەسەر دەبینێ نەک بە چاو چونکە ئەگەر بە چاو ببیندایە یعنی حیواناتیش دەیتوانیت دەرک بەچی بکە قوانینی فیزیکی بکە بەڵام ئەوەی کە دەرک بە قوانینی فیزیکی دەکات تاوان علومی تەرجیبیە ئەمەیە هەمووی بەسەریاتە پێشتریش پێوتراوە بەسەریاتە لە سەردەمی نوتنا بەسەریاتی پێوتراوە کە لە ڕێگەی مشاهدەوە لە ڕێگەی چاوەوە تۆ دەتوانی ئەو تاقیکردنەوەکان بکەیت و بەرەبەرە ڕووداوەکان ڕەبت بکەی بە یەکەوە لە دەرەنجامە بڵێ یاسایەک هەیە بۆ لە پشت ئەم ڕووداوەوە یاسایەک هەیە بۆ ڕوودانی ئەمە لە خۆیەوە خۆڕا ڕوو نادا بەپی کۆمەڵە ینی ڕێوڕەسم ڕوو دەدا
جا ئەمەم قووەتی چییە قووەتی بەسەر ئەم قووەتە لای ناسر لە دەرەنجامی هاتنی ڕوح بۆ ناو حیوانەکە ئەمە لەناو ئەمە ئەم بوونەوەرە کۆمەڵە قودراتی تر دروستبوون کە لەناو حیوانە نییە و بەسەر یەکێکە لەوانە و تەمان بەسەر لای ئەو دەرکردنە بەچی بە عالەمی شادەیانە عالەمی بینراو ئەوەی کە مشاهدە دەکرێت کە تۆ دەتوانانی بیبینیت مشاهدەکردنیش لێرە هەر سیرکردن نیە ینی تەماشاکردن نییە هەر تەماشای بکەی ئەو هیچ ینی گام تەماشاکردن هیچمان پێ ناڵێت ئەوەیە کە تۆ ئەوەی کە دەیبینی لە دەرەنجامی ئەوەی کە ئەم شتانە لەناو خۆتە لەناو بینینی خۆتە ڕەپت دەکەیت و ئێنیان دەکەی شتێکی تر دەبینی کە لەناو ئەم بینینە تەماشاکردنانی ئەوی تریان دەکرێت ناوی بنەی بینین لە بیناییەوە هاتووە ینی بەسیرەت لێرە بەسیرەت بینینی ئەو شتانەیە کە چاو نایبینی بەڵام چاو کۆمەکی ئەوە دەکا کە مادە دەخاتە بەردەم ئەوە تاوەکو ئەو مادانە ڕەپتکە ئەوە بدۆزێتەوە کە لە ڕەبتی ئەم مادانە هەیە ڕەبتی ئەم ڕووداوانە هەیە ئەمە پێ دەوتێ بەسەر نه ئەوە مەزۆی چاوی دڵ نییە ئەمە هەر ئەتیادی بەسەرە یانی چی ینی ئەوە پێی دەڵێنین وەکو ناسب دەڵێ ئەمە پێی دەڵێن زێن لە مصطلحاتی فەلسەفیا بەس لە ڕاستی ئەمە لە فەلسەفا ینی شتێکی ترێ مەوضوع عەقڵ هەیە بەڵام ئەنگلۆ سەکسۆنەکان زین بەکاردێنن فعلەن زین هەر مەبەستیە لەم هینە تەجدیدیەیە زینە ئەوان زین ئەوان ئینگلیز و ئەوەی کە سەر بە ئەنگلۆ سەکسۆنن ئەوانە نازانن لە ڕاستیان نازان ناقەسیە ئەوانە هەر خەریکی زێن و زێنکارین یعنی عەقڵە حسابیەکە ئەوە کە باسمان کرد ناومان ناعەقلی حسابی ئامێریەکە جا ئەمە طبعا بەسەر حەسەبە ناسر چی دەکا قودرەتی بینینی بینینەوەی باوا بڵێن بینینەوەی ئەو یاسایانەی هەیە کە لە دەرئەنجامی ئەو قودرەتانەی کە بە شکڵێکی جەبری وە گەرخراون و یاسای کارکردنی قودرەتەکان یعنی بەسەر قودرەتی ئەوەیە دەرک بە یاسای کارکردنی قودرەتە تەسخیریەکان کە ئەوانەی کە بە خۆیان لە چیان لەناو ئیشان ئیرادەیەکیان ناوێ تا چالاکیان کرد ئەوە مەوزوعی خۆی بەسەر تاوان لە بەسەرە کاتێک کە تۆ ئەو یاسا فیزیکیانە دەرک پێ دەکەی ناسر پێ وایە قوەیەکی تر هەیە کە پێی دەڵێن ئەین قەلب قوەیەکی تر هەیە پێی دەڵێن قەلب چی دەکا ئەو پێ وایە قەلب بۆی ئەڵێم ئەو پێ وایە چونکە من لێرە لەوانەیە ڕێی ترمەدە من لێرە باسی ناسرتان بەرەکەم ئەو پێ وایە قەلب چی دەکات لە ڕێگەی دەرکردنی بەسەر بەو یاسایانەوە زانینێک پیا دەکا ئەم زانینەکە هەیە بۆی بەسەرەوە پێدا دەبێت دواتر قەلب دێچی دەکات لە ڕێگەی ئەم زانینەوە ینی دەرکردن بە یاساکانەوە دوای ئەوە یاساکان دەرک پێکران یاسا فیزیکیەکان ئەوانە مشاهدە کران و بینران ئەو ئاياتانە دوای ئەوە ئەمانە لە پشت ئەمانەوە شتانێکی تر هەیە نادیارن کە عیبارەتە لە زات و صفاتی خوا دەرکی پێ دەکرێت یعنی چی دەرک پێ دەکرێت ئەو فاعلە دەرک پێ دەکرێت کە ئەم عینەی خستوەتە ئیش وەصیفاتەکان و خاصیەتەکانی ئەم فاعلە لە ڕێگەی ئەوەی کە وەدیە ناوە دەرکی پێ دەکەیت ئەڵێ ئەمە دەکەوێتە ناو ئەمە عالەمی غەیبە لای ئەو ئەمە عالەمی غەیبە کە بە قەلب دەرکی پێ دەکرێت ئەوەی کە نادیارە فەرەزەن ئەوەی کە ئەڵێ بۆ نمونە لە عالەمی شاهدا تۆ وتت مەلایەکەی تو مەلایەکە لەناو عالەمی شاهدا نییە تۆ بێمانایە لەناو عالەمی شاهدا بگەڕی بووی و ئەو هێزەی ترکە قەلبە ئەو پێ وایە دەرک بە چی دەکات دەرک بە مەوزوعی غەیبیات دەکات ئەوەی کە لێرە نییە ئەوەی کە مشاهدە ناکرێت
ئەوەی کە هیچ ئاياتێک نییە بۆ دەرکپێکردنی حەسەبە ئەوەی ئەو دێڵێن لێرەوە چییە لێرەوە لای ئەو قەلب ئەلە قەلب دێ چی دەکا دوای ئەوەی کە ئەم یاسایانەی دەرک پێکرد یەکسەر هەر بەوەندەوە ناوەستێ لە ڕێگەی دەرکردن بەم یاسایانەوە زانینێکی تر پێیا دەکا کە عیبارەتە لەوەی کە لەبارەی خواوە زانین پێیا دەکا کە لەبارەی خواوە زانینی پێیا کرد ئەم زانینە هەر زانینێک نییە ئەم زانینە تێکەڵ بە مەشاعری کەسەکە دەبێت ینی کە ئەو ناوی دەنێ فوا دەڵێ لە شوێنێکی تر فواد ینی ئەم زانینە دادەگرسێ هەڵدەگیرسێ ئەو دەڵێ ینی زانینێکی گوشگنی ئەگەر من عینی کەم زیاتر ڕوونی کەمەوە دەڵێم ئەو زانینەیە کە ڕەبت دەبێ بە شعورەوە کاتێک کە تۆ شتێک دەزانی شعورێک دادەگرێت هەست بە شعورێک هەستێک لا دروست دەبێت تێکەڵبوونی ئەم زانینە بە هەست تەبان تۆ بەرەو چی دەبا بەرەو ئەوە دەبا کە ئەم زانینە هین ببێت ینی هەڵسو کەوتت پێ بکات ئەم زانینە ئاراستەر بکات چونکە تێکەڵ بە چیت بووە بە مەشاعرت بۆ زانینێک نییە تەنها لەناو هێنابێت لەناو شوێنەکە لەناو قوتووەکە هەڵگیرابێت و ئەمە زانینە و هەر ئەوەندەیە دەزانین و تەواو نە ئەم زانینە چی دەبێت تەسیر لە هەست و مەشاعرت دەکات و لێرەوە جوڵەیەک دەخاتە ناوتەوە طبعا ئەمە ئیشی این بوو لای ئەو ئیشی قەلب و فوئادە یعنی دەرک بە چی دەکات دەرک بە کارای نەقانونەکە دەرک بەوە دەکات کە ئەو قودرەتەی خستوێتە ئیش ئەوەی کە قودرەتەکەی ئەوە شتەکان خۆیان قودرەتەکە بە اختیاری خۆیان نەخستوێتە ئیش ئەو قودرەتەکەی داناوە و قودرەتەکەشی لەناوە خستوێتە ناو کارکردنەوە و ئەوان اختیاریان نییە لەوەی کە لە کاری بخەن اختیاریشان نییە لەوەی کە کاری پێ بکەن طبعا دوای ئەوە شتێکی تر هەیە ئەو پێ وایە کۆمەڵێ زانینی تر هەیە ئەو دەڵێ معلومات ینی تعلیمات ئەم تعلیماتە دەڵێ ئینسان ناتوانێت لە چیەوە وەریگرێ نە دەتوانێت لە عالەمی شاهادە وەریگرێ ینی یاسا فیزیکەکانی حاکم لەسەر مادە نە دەتوانێت لە ئەوەی کە غەیبە وەریگرێ ینی چی ینی دەرکردن بە بەو هێزەی کەم قودرەتانەی خستوەتە ئیش ئەڵێ لەمانەوە تۆ ناتوانانی وەریگری ئەویش چییە سەمع معلوماتێکی تر وەردەگرێ بۆچی بۆ هەڵسوکەوتی بۆەوە ئینسان لە ژیانە موقفگیری بکە ینی هەڵوێستی خۆی بنوێنێ وا بکەوێتە جوڵە چی بکات و چی نەکات ئەوەی کە تعلیماتی پێمان دەڵێت چی بکە و چی مەکە ناوە پێمان دەدا کە دەرک بە خوا بکەین وەک ئەوەی کە دیار نییە لە عالەمی شاهادانە نە دەرک بەو یاسایانە بکەین لە یاسا جەبریەکان یاسا فیزیکیەکان کە وامان لێ دەکەن ئێمە لە ڕێگەیانەوە دەبنە ئاەتێک بۆچی بۆەوەی ئێمە دەرک بە چی بکەین بە خالقی ئەم و خالق و ئامری ئەم ئینە بکەین ئەم بوونەوەران ئەلێرەوە ئەمانە ئێمە ئەگەر ینی ئەمانەش بزانین هیچ تاکو چیمان پێویستە ئەومان پێویستە ئێمە لەناو ئەم گیانە هەی چی بکەین و چی نەکەین ئەم چی بکەین و چی نەکەین ئەم تعلیماتە ئێمە لەو دوو گیانە ناتوانین وەرگین کەواتە لەم دوو گیانە قەلب و قەلب و ئەم دوو هێزە هێزی قەلب و هێزی بەسەر ناتوانێت دەعەممان کا بەچی بە یاسا ئەخلاقەکان ئەو یاسایانەی کە ئێمە پێویستمانە بۆچی بۆ ئەوەی کە لە ژیانە بە پێیان بڕۆین بەڕێوە ئەی کەواتامانە لە کێ وەردەگرین ئەو ئەڵێ هێزێکی تر بەوەی ڕوحەوە لە ناو ئینسانە دووز بووە ئەوی سەمعە تەمان ئەلێرا ئەو شتێک دەڵێ لە ڕاستیا لەگەڵ تۆزێ لەگەڵ بیرکردنەوەکەی خۆیان هەز دەکەم کێشەی تایە وە کێشەکەش خۆم دەزانم لەکوایە ئەویشەوەیە ئەو پێ وایە ئەم یاسایانە ئین دەکرێن ینی بە تەقلید وەرەگیرن بە تەقلید چۆن ئەڵێ کەسێک ئەمەت پێ دەڵێ و تۆ دەیبیستی و جێبەجێ دەکەیت یا ئەمە کێشەی گەورەی
ناسرە و ئەوەش ناسر ئەم کێشەی بۆ دروست کردووە سەبەکەی چییە؟ یعنی ئێستا کاتێک کە قورآن هەیە ئەو دەیەوێ ینی قورآن وەکەوەی کە لە بەردەسایە نەک ئەو سەرچاوەیە کە ئەمی لێوە هاتووە ئەو هێزەی کە لە ئینسانە هەبووە و دەرکی بەم یاسا ئاخلاقیانە کردووە لە دەرەنجامە بەرجەستە بووە لە ناو ئەم گوتنە ئەو لێرە ئەساسەکەی دروستە ینی ئەو هێزێکەیە بە ئێمە دەڵێ وا بکە وامەکە بەڵام ئەم هێزە کە بە تۆ دەڵێ وا بکە وامەکە ئەمە تەقلید نییە ئەمە جێبەجێکردن نەک تەقلید بەڵام تۆ چۆن دەرک بەم دەنگە دەکەی ئەو دەنگەی کە لەو کاتێک کە تۆ لە ناو موقفێکای چی دەکەیت و چی ناکەیت دێت پێت دەڵێ ئەوە بکە و ئەوە مەکە ئەمە لەکوێ وەردەگرین کاتێک ئەمە وا بیرکەینەوە لە قورآن وەریگرین لە ڕاستیان لە قورآنە ینی تۆ ئەگەر سەیری قورآن کەی هەموو بەشێکی زۆری حکایەتی چییە؟ حکایەتی پێغەمبەرەکانەوە باسی لەوە دەکا کە ئەمانە لە موقفە جیاجیەکانە چۆن ئەو هێزە کۆمەکی کردوون بۆ ئەوەی موقفی خۆیان دیاریکەن لەوێ ینی ئەو موقفەی ئەوان وەریان گرتووە بە کەڵکی هیچ کەسێکی تر نایە چونکە هەر کەسە و چی هەیە موقفی خۆی هەیە ئەگەر وا وایە دەبواە هەر پێغەمبەرە تەقلیدی پێغەمبەرەکەی ژیانی پێغەمبەرەکەی تی بکردایەوە کەواتە یاسایەکەیە ئەساسێکەیە بۆچی چونکە ئەم زروفانە دووبارە نابنەوە تاوەکو تۆ بڵێ باوەکو ئەو موقف وەرگن دەبێت چیە بێ دەبێت ئەساسێکە بێ ئەو ئەساسەکە بوو ئەو کاتە تۆ لە هەر دەوروبەرێکابی ئەو ئەساسە ڕێنوێنی دەکا کە لەوێ چی بکەیت و چۆنیشی کرد بەڵام ئەگەر ئێمە بڵێن قورئان ئەمانێتیایە لە ڕاستیا قورئان ئەمەمان پێ ناڵێ بەس ئەمەمان نیشان دەدات دەڵێ بۆ نمونە باسی یوسف دەکات دەڵێ وەکەذالکە نەجزی المحسنین ئەگەر هەر کەس وەکو یوسف محکوم بێ لە هەڵس و کەوتەکانیان بەو هێزەی کە لە ناویە هەیە ئەوە ئەویش وەکو یوسف ینی جەزای دەدەینەوە ینی دەگەینین بە ئامانجەکەی خۆی ئەی لە کاتێکە خۆ ئەگەر کەسێک بیکاتەوە بێ وەکو یوسف بژی هەر لە منداڵیەوە فڕی دەنە ناو بیرێک و بیخەنە ناو سژن و کێ حەزەکەوە بژی ینی ئەمە ئەی لە کاتێکە ئەمە خۆی چییە ئەمە بۆ یوسف گەیشتنە بە ئامانجەکە بەس من بڵێم هادێ قورئان لە ڕێگەی حەزەتی یوسفۆ ڕێگاکەم نیشان دەدا منیش بچم ئەی من ئەم باوکە لەکوێ بێنم و ئەم تەمسیلە چۆن بکەم ئەم حەودەش برایە چۆن پێیاکەم و بمخەنە ناو بیرەکەەوە و لێوە لە بیرەکە لەکوێ کاروانچیە پێیاکەم ێستا کاروانچی نەماوە لە بیرەکە دەرم بێن و دواتر بمبانای فرعون و عزیزی میسر لەکوێ بێن ئەی چۆنەوە ئین بێت بێنە بازار من بکڕنەوە و جا لێرە تۆ ینی هەر کەسێک ئەگەر ئەوە بێت دەبێ هەر یەکەمان چی بێ ئەبێ هەر یەکێکمان عزیزێکی میسر هەبێت هەر یەکە لە ئێمە چی ڕوودەدا ئەمە ڕوودەدا وەجگە لەوەش ئێمە دەزانین ئەمەی کەم ژیانەی کە ئەوان هەیەە هیچ لەو ژیانە ئەویتر تەقلیدی نەکردوێتەوە تا بڵێ با منیش تەقلیدی ژیانی ئەو بکەمەوە هەر کەسە بەچی ژیاوە بە ژیانی خۆی ژیاوە بەڵام چییە ئەو هێزەی لە ناوی حاکم بووە بەرەو مەسیرەکەی خۆی بردوویەتی بەناو خۆشییا بردوویەتی بەناو نەخۆشییا بردوویەتی تەوانە ئەو مۆزوعی ئیبتیلایە ئیبتیلا چییە ئەوەی کە دەڵێ مسەخەر هەیە و مبتەلا هەیە ئەوەیە کە تۆ دەبا بەناو ناڕەحەتیەکانە تاوەکو ئەو قودراتانە لە ناو تا چی بن چالاک بن ینی زەمینەی چالاکبوونی قودرەتەکانە ئایا تۆ اختیاری ئەوە دەکەی قودرەتەکانە چالاک بن ینی ڕازی دەبی بە ناڕەحەتیەکە تا قودرەتەکانە چالاک بن بۆ نمونە کەسێکی وەکو یوسف سجن دەکرێت ڕازی دەبێ بەوە سجن بکرێت تا قودرەتی سەبر لە ناویە چالاک بێت تا فلانە قودرەتی تر لە ناویە چالاک بێت
يعني لێرە تۆ اختیاری ئەوە دەکەی دەچیتە ناو تاقیکردنەوەکەوە تاقیکردنەوەکە بۆ نیە دەرچی یا دەرنەچی بۆ ئەوەیە تۆ اختیاری ئەوە دەکەی قودرەتەکەت چالاک بێ یانە اختیار دەکەی یانایتی ناڕەحەتیەکە دەچێژی تاوەکو قودرەتەکەت پێ بگا یاوەکو خۆ لە ناڕەحەتیەکە دوور دەکەیتەوە قودرەتەکە چی دەکەی ڕادەگری لێرەوە ئەوەی کە ئیبتیلا دەکرێت یانی چی یانی دەخرێتە ناو بوارێکەوە بۆ ئەوەی لە ناویا شاراوەیە بێتە دەرێ قودرەتەکانی بێنە دەرێ دەکرێت خۆشی بێ دەکرێت ناخۆ هەر شتێک لەمانە هەنی بەمانە چی دەکرێت ینی تۆ فعلەن دەخرێتە ئەو شوێنە چۆنە قودرەتانە لە ناوتە فعال بکەن فەرزان تۆ دەوڵەمەند دەبیت لە پڕ میراتێکی زۆرت بۆ ماوەتەوە لە ئەجدادتەوە باشە یەک دنیا قەس و قسوورەیە تۆ چی لەمانە دەکەیت ئەمە یەکسەر دەکەیتە ناو چی ناو تاقیبوونەوە یانی ناو زەمینەی تاقیبوونەوەکەوە لەویا ئەیتە تۆ لەناو ئەو زەمینەیە قودرەتەکانت چی لێدێ دێنە دەرێزان ئەو زەمینەیە وەکو چی وایە وەکو ڕێک ئەو خاکە وایە بۆ تۆوێک کە قودرەتەکانی ئاشکرا دەکات لەبەر ئەوە کاتێک ئێمە ئاوا سەیری ئەم شتانەمان کرد کە تووشمان دەبن ئیتر ئەوە بێ کە من فەرزەن لە باینێکم دەوڵەمەندی و قەس و قسوورەم بۆ ما بێتەوە ئەمە گەر بێت و من بیر لەوە بکەمەوە اختیاری قودرەتەکانم بکەم ئیتر تەسەوراتم بەرامبەر ئەم مڵکانە چی لێدێ دەگۆڕێ ئەو کاتە ئامانجەکەم لە مڵکەکەنی ئامانجەکەم ئەوەیە لە ڕێگەی مڵکەکەەوە چی بکەم ئەو قودرەتانە وەدی بێنن لەوانەیە ئەو قودرەتەی من بۆەوەی وەدی بێت هەموو مڵکەکە لە ناوچێت هەمووی این کات ینی قوتدا ئەزانی بۆەوەی ئەو قودرەتە بێتە دەرێت بۆ بوارە کاتێ لێرە وەک بوار سیرت کرا و کاتە چییە بوارێک بۆ دەرکەوتنی قودرەتەکان ئەو کاتەی تر مڵک و شت معنایەکی تری دەبێت لە ڕاستە ئەم شەڕەشەقەی لەسەر ناکرێ ئێستاهەیە یعنی تر شتێکی تر بەهایەکی تر وەردەگرێ بەهای ڕاستەقینەی خۆی وەردەگرێت کە مڵک وەسیلەی دەرکەوتنی بوونە لە ڕاستە مڵک بوون نییە یعنی ئەمە کراوە مڵک کراوە بە بوون خۆی یعنی مڵک بوون دەدا بە تۆ مڵکە دەبوو کەواتە هەیت نەبوو کەواتە نیت لە کاتێکا مڵک خۆی چییە وەسیلەی دەرکەوتنی بوونەوە دەبێت ئەم مڵکە لە ناو ئەم دەرکەوتنا چی بێت تیاچێت نا تۆ مڵکەکە دەپارێزی بۆەوەی بوونت یانەچە ئالاساس بۆچی چونکە مڵکەکە بوونت دەداتێت و تۆ ئەم مڵکە زیاد دەکەی بە دێ زیادبوونی چی دەکا بوونت زیاد دەکە بەڵام لەویتر لە پێچەوانەوە ئەم مڵکە دەبێت چی بکرێ سرف بکرێ بۆی ینی لە دەرکەوتنی قودرەتەکە ئەم مڵکە چی دەبێت تیا دەچێت ینی سرف دەبێتە هین خۆراک بۆچی بۆ قودرەتەکە طبعا ئەوەی ئینەکە سەمعەکە خۆی لە ڕاستیە وەکو وتمان قورئان بەو معنایە تعلیماتی ئەخلاقیت ناداتی تۆ ئێستا فەرزەن یەک دنیا هەڵوێستی جۆرا جۆر هەیە ڕۆژانە تۆ تووشی دەبیت چۆن لەوێ هەڵوێست وەردەگری لە قورئانە ئەمە موشتانە هەیە کە لە موقفات تۆ دەبێ ئاوا بکەیت و ئاوانەکەی ئەمە هەر شتێکیش نییە کە تۆ وەریگریت و جێبەجێ پێ لەڕاستی لەبەر ئەوە خۆی ئەمەی کە هەیە ئەم حکایەکان ئێستا قورئان ئەوەی حکایەتەکانی موسا و یوسف و ئەوانەی کە هەیە خۆمانە تعلیماتیان تیانێ وەکەوەی کە ئەمانە تعلیمات بن تۆش بڕۆ وا بکە بڕۆ تۆش وەکوتم عەسایە بگرە بەدەستەوە ئەمانە بکە نە ئەو باز لەوە دەکات دەڵێ ئەم هێزەی خستووەتە ئیش ئەم هێزە لە ناوی ئەم قودرەتە کەوتوەتە ئیش و ئەم قودرەتە ڕێنوێنی دەکا بەرەو چی بەرەو ڕێگاکەی خۆی کەواتە ئێمە بۆ ئەوەی لەو قودرەتە تێبگەین کە لە قورئانە بە بەرجەستە بووی نیشان دراوە لەناو ئەم کەسانە ئێمە چی بکەین دەبێت دەرک بە قودرەتەکەی خۆمان بکەین کاتی ئەم قودرەتی ئەوەی کە ئەو ناوی دەنێ سەما ئەم قودرەتە کەوتە ئیش ئەو کاتەی ئێمە دەتوانین لەوە تێبگەین کە لەویا باس کراوە
يعني ئەساسی تۆ دەبێ ئەو ئەساسە بدۆزیتەوە کە ئەمەی لێ هاتووەتە دەری ئەمەی بۆ بگەڕێنیتەوە تاوەکو چی بی تاوەکو لەمە تێبگەی کە ڕوویداوە نەگەمە تعلیماتەکە لێرایە چونکە تۆەوە ئەمە قورئانە لێرە دانراوە ئادێک کێ دەتوانێت تەطبیقی بێت تطبیقی کە دەبێت بچی وەکو ئادەم خۆت ڕوت و قوت بێتەوە دا خورما گەڵای درەخت بنێ بخۆتەوە ئەمە بتەوە تطبیقی کەیت چی دەکەی ئەم حکایەتانە چۆن تطبیق دەکەی کابرا هەر هەڵدەستێتەوە دەڵێ قورئان کەتەلۆکە ئەم دانیشتە چۆن ڕێک دەخەی ئادەی لە قورئانە چۆن ئەمە دانیشتە ئەمە ئەساسێکەیە ئەم ئەساسە کە ئەو هێزەکە تەحدید دەکا بەڵام ئەم هێزە چۆن دەرک بە یاسا ئەخلاقیەکان دەکا لێرا کێشەی بۆ دروست دەگەناسێت ئەو لە شوێنەکە دەڵێت دەبێت قورئان نازڵ بکرێتەوە نازڵی بکەینەوە ئەمە غەڵەتە چونکە قورئان ئینسان نازڵی ناکات ئەو هێزەی ناو ئینسان و ئەمەش کە نازڵ دەبێتەوە ئەمە نییە کە هەیە بەڵام هەمان ئەساسە بەڵام لە چیە لە دەرکەوتنێکی ترا لەبەرەوە ئەوەی لە هاتووەتە بوون دەرکەوتی کردووە دووپات نابێتەوە ئەوەی دووپاتی کاتەوە چییە دەکەوێتە ناو تەمسیلکردن و وەهمەوە یعنی ئێستا تۆ بیرکەنەوە ئەگەر ئێوە بێن و بێت و بچن تەنها ئێستا بۆ ئەوەی ئێمە وەکو یوسف بکەین ئەزانی دەبێت چی بکەین دەبێت فلیمێکی لەسەر دروستکەین بچین لە فلیمەکە تەمسیلی بکەینەوە تا وەکو ئەو بکەین ئەوە چۆن وەکو ئەو دەکەیت هەر ئینسانە قەدەری خۆی هەیە وەکو موسا ئادەی پێ دەتوانێت وەکو ئینسان بۆ بکات ئەگەر بیکەیت تەنها دەبێت بیکەیتە چی فلیم ئەگەر ئەمە وابێ کەواتە ممەسیلەکان دەچنە بەهەشت ئەوەی دەوری موسا دەگەڕە وەکو موسا سوزانم یانی ئەمە تەطبیقی کردو دینی تەطبیق کردو ئەمە ڕێک کەتەلۆکەکەیە ئەگەر بیکەینە کەتەلۆک ئەوەی فلیمەکە ئەسحاب الکەهف ئەوانەی تر ئیشی خۆیان کردو ئەوە بە ماوەی پێشمانگە ئیشی خۆیان کردو تەواوی تر پاڵیان دایەوە لەبەرەوە ئەمانە چی ناکرێن تۆ ئەمانە تکرار ناکرێن ئەمە تاریخێکە ظروفێکە لە ناو وەزعەکە بووە وەشتەکان ئاوا هاتوون بەڵام ئەمە وێستە تۆ چۆن لە هەر کاتێکە لە هەر کاتێکە چۆن وتمان تۆ یاساکەت لایەی کۆکردنەوە دوژمارە دێدە و دوژمارە کۆ دەکەیتەوە ئەگەر ئەو دوژمارە بگۆڕێن یاساکە ناگۆڕێن ئەو دوژمارەی تریشکە لەمان ناچن چی دەکا دەکەونە ناو یاساکە و یاساکە ئیشیان پێدەگات کەواتە تۆ یاساکە دەبێت دەرک پێ بکەیت کە یاساکەت دەرک پێ کرد ئەوەی کە لەو سەردەما هەیە یاساکە دێت چی دەکا لەویا بەرجەستە دەبێت لەو هەڵوێستا بەرجەستە دەبێت لەبەرەوە هیچ بەرجەستە بوونی کەسێکی تر کە لە کەسێکا بەرجەستە بووە ئەو یاسایە جێبەجێ بووە بۆ کەسێکی تر بێت ناتوانێت جێبەجێکاتەوە دەتوانێت تەمسیلی بکاتەوە تەمسیل کۆپی بکاتەوە دەی لە کۆپیش چی ناکەوێتەوە هیچ کۆپی شتێکی بەتاڵە باتڵە کەواتە بۆ ئەوەی ئەم کردەیە جەوهەرێک پەیاکە ئیلانا دەبێت چی بێت دەبێت ئەو یاسایە دەرک پێ بکرێتەوە لە هەڵسوکەوتێکی ئەو هەڵسوکەوتی کە لەو شوێنە دەبێت ئەو موقفگیری کە لەویا دەبێت بکرێت کاتێک کە تۆ لێرە دەرکت بەوە کرد اینجا تێدەگەی لەوەی کە لە فەرزەن لە قورئانە بۆچی ئەمە ئاوایە و بۆچی ئەوە ئاوایە بۆچی یوسف ئاوا بۆچی فلان ئاوا بۆچی موسا ئاوا بۆچی محەممەد ئاوا بۆچی اینجا لەمە تێدەگەی یعنی ئەساسی تەئویلی عینەکان ژیانی پێغەمبەرەکان و ئەوەی کە هەیەە چییە لە ناو ئینسان خۆیەتی و ئەو هێزە ناو دەنێکی ناو دەنە سەم بەڵام سەمع لە چیەوەی وەردەگری ئێستا هەر من ئەمڕۆ لە ماڵی مامۆستا عەفان بووم قورئانێک لەوێ بوو کردمەوە چووە سەر سوورەتی قسەس ئەوە دەمخوێندەوە سوورەتی قەسەس سەرەتا یەکسەر بەین دەست پێ دەکات باسکردنی موسا
بۆ باسی دایکی دەکا ئەڵێ وەحیمان بۆ کرد وەحیمان بۆ دایکی کرد کە موسا چی بکە بداتە دەم ئاوەکەوە ئە لێرە سێر دەکەی لەم لاوە دەیدا بەدەم ئاوەکەەوە لەو لاوە یەک دنیاشتی تری حازر کردووە کە ئەمانەی یەک دەگرنەوە هەماهنگ دەبنەوە ئە لێرەوە تۆز دەکەی هێزێک ئیش دەکات لە چیە لەوەی کەم شتانە ڕێک دەکات بەیەکەوە ئەڵێ دڵی دایکی ئیتر بەتاڵ بوو بوویەوە وەکو بڵێ ئاوای لێ هاتبوو ئیتر خەریک بوو لە تاو کوڕەکەی جگە لە خەیاڵی لای کوڕەکەی هیچی تریکیان نەماوی ئەڵێ ئێمە جالینەکە دەڵێ وەحیمان بۆ کرد بیدا بەدەم ئاوەکەوە بۆی دەگەڕێنینەوە ئەگەر بیدا بەدەم ئاوەکەەوە بۆی دەگەڕێنینەوە کاتێک کە دەی بیل لەمە دەکەیتەوە تۆ بیل لەو سیستەمە دەکەیتەوە کە لەویا ئیش دەکات نەک من بێن منداڵەکەم بدەم بەدەم ئاوە تەخلیدی ئەو بکەمەوە هەر دایکێک بێ منداڵەکەی بدا بەدەم چەمەکەی زەڵمەوە بچێ بۆ ماڵی فلان بەک ئەمە ئەوە نییە ئەمە مۆزوعەکە نییە مۆزوعەکە لەوایە کاتێک کە تۆ لەگەڵ بوون تا هەم ئاگن دەبیتەوە ئەو کاتە چیە دەچیتە ناو پلانەکەەوە دەچیتە ناو چیەوە دەچیتە ناو ئەو پلانەی کە بە شکڵێکی پێشینە ڕێکراوە لەوێ عەزیزی مسر هینەوە فرعون ژنەکەی منداڵی ناوێ وە شتێک ڕێک دەکەوێت کە ئەم منداڵە نەکوژێ وا ڕێکراوە ئەڵە بەڵام ئەوان شعوری پێ ناکەن تەنانەت وا دەڵێ ئەوان ئاوا بەڵام فرعون و ژنەکەی شعوریان بەمە نەدەکرد یانی چی یانی دەرکیان بەو یاسایە نەدەکرد کە ئیش دەکات ئەو قەدەرەی کە لە پشت چیەوە هەیە شتەکانەوە هەیە هینەکە بەرەو ئەو ئامانجە ئاراستەکە هەیە کەواتە لێرە کاتێک کە تۆ ئەگەر نەچیتە ناو پلانەکەەوە ئەو کاتە لە چی تێناگەی لەوەش تێناگەی کە لە ناو پلانەکە ئەگەر بێت و ئەو پێغەمبەرانەی کە باس کراون لە ناو قورئانە بۆ بوونی ئەم پێغەمبەرانە ڕەبط بوو بەوەوە کە ئەمانە توانییانە بکەونە ناو پلانەکەەوە و خەڵکەی لەگەڵیشانە بوون پلانە پێشینەکەی کە باسمان کرد بۆی ئەوەی کە ئەو بوونیان بکەوێتە ناو کارکردنەوە یعنی ئەو بوونیان اختیاری ئەویان کردبێت کە بوونیان وەدی بێ بێتە دەرێ بەمە کەوت بنە ناو پلانەکەەوە ئەو کاتێ ئێمە چی دەکەین ئێمە ئەوانە نمونەیەکن لەوانەی کە فعلەن قەدەر تایانە چی دەدرەوشێتەوە ئەو پلانە تایانە دەدرەوشێتەوە و ئێمە ناتوانین دەرک بەوە بکەین کە لەوێ هەیە لە ژیانی ئەوانە ئەگەر بێت و ئێمە خۆشمان چی نەکەین نەگەڕێنەوە بۆ بوونی خۆمان و ئەو ڕێگایە نەگرینە بەرکە ئەوەی لە ناومانە هەیە دەبێ ببینبەوە ینی بنەماکەی ئەوەڵی ناسر کە باسیەوە دەکا کە ئینسانێک قدرات و استعدادێکی تایە دەبێت ڕێگەی بدا وەدی بێت کاتێک کە تۆ ڕێگەی ئەمە دا وەدی بێت ئەو کاتە تۆ دەتوانی لەوە شتێک بکەی کە لە ناو پلانەکە ئێتر پێغەمبەرەکانن غەیری پێغەمبەرەکانن دایکی موسایە فڵانە فیسارە تۆ ئینجا دەتوانی چی بکەیت دەرک بەوە بکەیت فعلەن پلانێک لە ئارایە و قەدەرێک لە ئارایە ئەسڵەن ئەمان ئیمان بە قەدەر ئەگەر دەرک بەم پلانەکە ئیمانی چی لەکوێ لە ئەمانەی ئەلەویا تۆ لە ئەمانای کە فعلەن تۆ دەرکت بەمە کردووە و کاتێک کە ئەمە لەوانەیە ئەمەی کە دێت پێت بڵێ بە دایکەکە دەڵێ منداڵەکە فڕێ دەرێنەوە ئەمە لەکوێنی تایە ئەمانی تایە منداڵەکە بە دەستی خۆت فڕێ دەرێنەوە بڕۆ ناو ئەو ئاگرەوە ئەمە ئەگەر دەرگانی ئەگەر ئەم پرۆسی بوونە نەبێ تۆ بە هیچ شێوەیەک ممکنیە تو ئەم شتانە بتوانی وابیت و تۆ کاتێک کە دەرک بەم یاسایە دەکەی بەم قانونە دەکەی ئەو کاتە چی دەکەی دەکەویتە ناو ئەمانەوە بۆچی چونکە تۆ لەویا بیرکردنەوە دەمووی ئەوەیە چۆن من بوونم وەدی بێ لەوانەیە بوونم بۆ وەدی بێت بچمەنەوە ئاگرەوە ئەوەی نەکەیە فەندەکەیە لەسەر هەورانەکان دەیڵێن دەڵێن ئیسلێمانی دووسی کردووە دەڵێن ئەگەر هەورامیتان بینی لە شاخێکەوە خۆی فرەدایە خوارەوە
ئەوە بزانن ئیلان هەشتێگەیە بەلاش خۆی ناکاتە خوارێ یعنی لێرە چی هەیە دەرکردن بە پلانەکە هەیە ینی لە ڕێگەی ئەگەر ئەمە سەمع جیازێک بێت دەبێت جیازی دەرکردن بێ بەچی بە بوونی خۆت لە ناو پلانەکەوە دەبێت تۆ ئەو ڕێگایە بگریتە بەر تاوەکو ئەو بوونت بێتە ئاراوە تاوەکو چی بکەیت بکەوتە ناو پلانەکە و دەرک بە شتەکان بکەیت ئابزانم کاتەکەمان چەنە دەنگتانە ها